تماشاوان برز نهاجی ماموستا نشأت زازا اندام پولیتبوریا پارتیا دموکراتا کردستان سوریا میوان منه ماموستا دمتا باش و سپاس جبو بشتر بوناته اگر ام وگرن بریا 65 سالان صدم و آرمانج و قوناغا کو پارتیا دموکراتا کردستان سوریا تدهاتی دمزراندن اگر تو هنکی جمره بحث بکی دەستپێکە سلااو ڕێز بۆ سلااو هەمی ڕێز. تەماشەوانین و هەروەها سلامی سلااوین گەرم بۆ حەمیتی کۆشار و خاواتکارێک بۆ ژیانە خۆتەرخواندن بۆ ئاواکردن ناوێ پارتیێ دا پێکانینە ئینجا مافێک کورد هەندێک کوردستانە سووریەدا بێگومان ئەو پارتی هات دەڕزاندن وەکی خۆستەکێک سروشتی بۆ ملەتێک کورد هەندێک کوردستانە سووریەدا بۆ داخوازکردن و لێخوەدیبوون لە مافێ ملەتی کورد هەندێ سووریا بگشتیدا لەسەر وێژی هەن زانستێن کورد هەن کەسایەتیان بەژن و بەرز و بلند ئەوە کەسایەتی هەناکێ خۆلەبدانە هەبێ دەدیتن وەکی ضرورەتێکی هەیە گۆ پارتی کلدار بخن ئەو پارتیە هەناکێ خۆستەک و داخوازی ملەتی کورد هەمیکە داو بکێ داد بکار بێت هەندێ سووریدا جیبجی بکێ و لەسەر وێ ئاستا هەناکێژی دوقتكيش وقتادا جو هالوسطان كسن شوفينستن عرب راستيل دجي ملت كرد وحمي بيك هاتين جو سويدا دجي بلنتر دبول سرويجي حسي نتوي دهندروين بابێک هاتیان گوتن ڕێ سووریدا ژیان دەکردن بهتر بلند بوو بهتر بارز بوو بهتر خورد بوو بۆ ئەوژی دکارەبن لە بەرخۆ بدەن ڕۆڵەکە سوبایی بلیزن ئەو ڕۆڵە هاناکێژی دیدیتن پێویستیک پێ هەیە گۆ پارتیک چێ بێ ئەو پارتیە هاناکێ بکار بێ ڕۆڵەکە سەرەکە بۆ فاخۆستە و داخوازی هاناکێت هەندێ سووریادا بگشتی چێ بێ سەروێژی کەسایەتیان وەکی نورەدین زازا و هەروەها هەواڵی بیناکێ ڕەشید هەموو بوو ئۆسمان سەبری بوو دکتۆر خەلیل بوو ئەوا کەسایەتی هاناکێ خۆلەبدانە هەبێ پارتیک چێکردن لێ ئەو پارتیە هەناکێ دیار بوو ئەو شتێک گۆ خۆستەک و بانگەوازیان گۆ پێتکردن تووشی نەجەند پەرستانە هاتن بۆ وێژی تووشی گرتنێ هاتن ئەف کەسایەتیە هەناکێ چبوون ئەو زەحمەتی چبوون مامۆستا نەشات ئەو زەحمەتین کوڕاسی دەهاتن زەحمەتی تێبیراوەت 570 ئەو پارتی هاتە دامەزراندن چاردەی حەزیرانەدا 570 دوی چاخی دەچی یەکیتی نەقەبێنە سووریا و مەسرێدا هەبووە و چاخ ئەو یەکیتیە هەناکێت 580 چێ بوو ئەو یەکیتیە هەناکێ لە بەژناوان نەژت پەرستانت هاتکۆ ئی ڕۆژ وەکی ملەتێکی داوا دۆزا خەلکی خۆ بکێت داواوە گوتی چارەسەریە وێناکە بکێت داواوە گوتی مافێ ملەتی کورد بکرد سەر هەمی ئاستا ئەگەر سیاسی بێ ئەگەر سەقافی بێ ئەگەر وە گوتی تەمسیل بێ ینی هەند و هەمی وارەدا لەسەر وێ ئاستا هەناکێ ئەوا کەسایەتیان نکاری بوون وێناکە قبول بکێش بەرڤاناکە غەیری خۆ نەدیتنە ینی بەبێ هشمەندیە گۆل سەر ئاوا بوونە قبول نەتکردن گۆ پێکهاتینە دیل هەم بەرم وەگوتی دەبەر وارە گۆ ئی ڕۆژ ئەوژی ژیان بکەن ئەوژی خۆدی مافن لە هەندێک سووریا گشتی دەبۆوەژی ئەو کەسایەتی هەناکێ هەمی تووشی گرتنی هاتن و فشارێکی گەلێکی مەزن لە ساواناکە چێبوو و ئەو کەسایەتی هەناکە جوا خستە و داخوازی هەناکە بەگەرن لێ حقیقەت ئەو کەسایەتیان هەناکێ قبول نەکردن بەردەوام کردن سەرکا و خەباتەخوا و ئیرۆ ڕۆژ ئەو خەباتە هاژی بەرچاوە بێگوماش 570 دیارە و پەدە کەسێژی ئەنجامێن و وێ پارتیاگو ئانها ئیرۆ گوتی هوی چاخی چێبووی بله مامۆستا گەرم بەحسا 2014 بکەن کو تێدا یەک کنگرا یەک بوونێ چێبوو ئەو چ گاوەک بوو دیرۆکا تەفگەرا کوردی دەهاتە تۆمارکردن ئەس بژم گابێکی گەلێکی مهم بوو محەتە گەلێکی ڕئیسی بوو تەفگەرا سیاسی هەندێک کوردستانە سوێدا تمی ئەگەر ئی ڕۆژ کەسم بۆ تەماشا دکێت تمی تووشی وەگوتی پارچەبوونێ بوو جارە یەکەمی بڤیرەنگە هەناکەی 4 پارتیان سیاسی بە یەک هەڵوەستێ یەک ڕەنگی یەک دەنگی دچن کۆنگرێکی ئەو کۆنگری هەناکێ کۆنگری یەکبوونەیە 4 پارتیان سیاسی دکارن هەڵوەستا خۆ بکەن یەک بۆ خۆستەک و داخوازە ملەتی کورد هەندێک کوردستانە سوێدا سەروێ ئاستا هەناکێژی بەریوە یەکیتیا سیاسی چێبوو ئەو یەکیتیا سیاسی دۆ ساڵان نزیکێ 2 ساڵە بەردەوام بکرد 2014دا ئەو هەر 4 پارتیان گۆ یەکیتیا سیاسی چێکردن چۆن کۆنگرێک لەدارخستن ئەو کۆنگرەی هەناکێت 4 نیسانێدا ئەنجامێ ناکێ پارتی دموکراتی کوردستانی سووریاوێکی پەدە کەسێ تێماکردن لەدارکەت ئێمە دیدیتن ئامادە ئەو یەکیتیە هەناکێ گاوێکن گەلەکی سروشتینە گۆ هەر پارتیە هەندێک کوردستانە سوێدا گۆ خۆ بدن سەر هەف دکاربن خۆردبوونێکێ هەڵوەستا کوردی دەچێکردن کاربن و گوتی بەرەمبەری با
پلانên گل hemberî miletê me bisekinin û her jî qewetekê bidin ji ber. Îro roj eger em nikaribin bi vê zêdîbûna hanakê em ê nikaribin bersiva merhelê bidin. Bo wê jî me tê xwestin di her wextekî de em xwe bidin serhav partiyên gobîr û behweriya hanakê bi vê xeta siyasî tên, pîrbehweriya hanakê bi rêbaza Barzanî tên, behweriya hanakê bi xwestek û daxwazên miletê me di Hundirê Kurdistana Sûyedê tên. Ji wiha partiya tê xwestin got xwe bidin serhev û wa dozê hanakê berz û bilind bikin. بله مامۆستا نەشاد ji sala 2014 heta rojaveke îro konger nehatiye lidarxistin amadekarî tê nekirin yan jî hûnê kengî kongera xwe lidarxînin بێگومان ئێمە ئەم وەکی قیادا پارتی دموکراتیک کوردستانی سووریە ئەم حەز دکن گۆ کنگرê مەلدارکەبێ me gelek hewildan jî kirine bo vê mesela hanakê me sê komîte bi nav û nîşan kirine ev her sê komîtê hanakê jî hên karê xwe baş bi rê vebirine lê netîcan zirofê we gotî em têve derbas bin û Kurdistana Iraqê jî we gotî belkî têve derbast bê bêhtir zirofên teknîkî ne yanî ne zirofên we gotî siyasî ne zirofên teknîkî ne ji bo lidarxistinê di Hundirê Kurdistana Sûyedê wan tev jî dizan hinekî mumkin nebû got em vî muhtemerê hildar bin netîca astengiyê got PYD û PKK û ev rêxistinê got bi ser ve astengiya bo me çêdikin bo wê jî yanî lê kolîn hene ka em vî kongerê hanakê li kû çêkin em bi çi şêwayî çêkin beşdarbûna xelkê me yanî hûn dizanin partîkê bi rengê hanakê mezin endamê wê nake gelek li her deverekî hene bi hezarên hevala endamin hazirkirina wan nake bi şêwayî bi sîstemê got di rê nîzam daxilî de heye bêguman em ê nikaribin hazir bikin bi hezara kes hazir bikin bo wê jî aliyatên hez dikin got peyda bibin ew aliyatê hanakê bi kêmayî heval we gotî hazir bin di wir de lê mebest ez dibêjim ji konger eger tenê we gotî lidarxistina konger bê wê ne gelekî fêde mebest ku îro roj em kongerekî lidar bikin ew konger bibe bingeh ji guhartinê re ew konger bibe bingeh ji nûjenkirinê re ew konger bibên bingeh ji bo gotî gavekî yani eger heye mamosta neşad eger heye guhartin nûjenkirin çê bibe eger piştî konger hat bêguman em xwedî wê behweriyê ne û em bi wî fikrê hanakê qebûl dikin û em navê me Partî Demokratîk Kurdistana Sûyedê em meselên demokratî di nav xwe de qebûl bikin wê guhartina hanakê em xwe jî dehfidin pêş de em bibînin nefşekî nû kesayetiyên zanistindan me de ew xortên got dikaribin bi rastî fêdê bidin vê rêbazaha fêdê bidin we gotî vê dozaha fêdê bidin vê xwesteka hanakê çi tiştekî got wê hebe em ê piştevan bin bo wê nakê de em dikaribin bi heqîqet bersiva merhelê bidin nav ne bi vî şêwayê got aniha kar bikin bêguman em ê nikaribin wê xizmeta mezin bikin eger bi xizmetê bikin jî wê xizmeta me gelekî kêm bê ne li gor xwestek û daxwazê got aniha ji me tê xwestin wekî partî بله gelek spas ji bo mamosta neşad zaza endamê polîtbûriya Partiya Demokrata Kurdistan Sûriya gelek spas ji bo beşdarbûna te